لەبەرەوە برا بەڕێزەکانم قد أفلح المؤمنون ئاگاتان لێی بێ ئەفلەحە بەس بۆ مؤمنە هیچ کاتێک کافر سەرکەوتوو نابێ هەر چۆن سەیری کەی هەر چۆن دنیا ببڕێتەوە هەر چنێکی هەبێ هەر چییە بەدەست بێنێ لە هەر پلە و پۆستێکا بێ قەت بیرتان بۆ نەچێ بڵێن بەخوا گرێوی بردەوە بۆ خۆی ئەم پیاوە شارەزایە لێزانە ئەها بۆ خۆی ئەزانێ بژی نا ئەزانێ بژی بەڵام نازانێ بمرێ قەت ئەمانەش دڵیان خۆش نییە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ اللهم لا عيش إلا عيش الآخرة خوای گەورەی هیچ خۆشیەک نییە ئیلا خۆشی باشش نەبێ ئەم دنیای من و توی تیا ئەژین ئەفەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ئەوەی کە لە ژیانە دوورە لە خوا ژیانێکی ناڕەحەتی هەیە ئیساکەنە ئەوەی کە لە سەرۆکایەتی پۆست و دەسەڵاتێکایە بیری لای سەد شتە بیری لای کورسەکەیەتی بیری لای مشکلەیە بیری لای موچەیە بیری لای بەڕێوەبەرایەتەکانە بیری لای حیزبەکەیەتی بیری لای سەد شتە قەت ناتوانێ وەکو من و تۆ ئیساکەن لە شێوەیەکی ئاوایە دڵێکی صاف و ئاسوودەی هەبێ مرتاح بێ لەبەرەوە قەت خۆتان بە کافرێک بە خەڵکێکی بێدین بەراورد نەکەن چونکە خوای گەورە فەرمێ إنه لا يفلح الكافرون تەنها فەلاح بۆ چێیە تەنها فەلاح بۆ مسلمانە ئەلا كل شيء ما خلا الله باطل بۆیە ئەو کەسانەی کە ئیماندارن تەنها ئەمانە شتیان پێ ئەبڕێ من كان يريد العاجلة عجلنا له فيها ما نشاء لمن يريد فەرمێ ئەوەی کە دنیایەوێت بەشێک لەوەی کە خۆمانەمانەوێ بەشێ لەو خەڵکەی کە ئەمانەوێ بەشیانە دەین هەمووشی پێی نابڕێ بینی کابرایەک کافریشە و ملیۆنێریشە کافریشە و جوانترین و باشترین دەسەڵات و ئیعلام و ناوبانگی هەیە گەورەترین شەهادەی هەیە فەرمێ ئەمانە کەمێکن لەوانەی کە خۆمان لە بەشێکی دنیا ئەیان دەینێ بەڵام ئەمانە قەت پێیان ناوترێ براوە قەتیش پێیان ناوتێ سەرکەوتوو بەغەڵەت تێنەگەن ئاگاتان لێی بێ